روزانه چەند ئۆتۆمبیل داخلی ئێران دەبن بۆ فرۆشت؟ والله زۆرە من ئێستا ڤیدیۆم پێە با بڵێن بە سەدان ئۆتۆمبیل ڕاوەستاوە ڕۆژانە سیارە ناردنە لە پاش ئەو شەڕێەوە دروست بوو پێشتراوان لە دووبەی تەحویلی ئێرانیان دەکەێت ئێستا ئەو ڕێ نەماوە لێ ڕادەیبەن و کە لێرەش ڕادەیبەن تەبعاً هەم بۆ خەڵکەکە و بۆ حکوومەت و بۆ هەموو لایەنشی ئیستفادەی هەیە هەم بازرگانەکان ئیستفادەی لێ دەکەن هەم لە ڕووی با بڵێن ئەتو هەر سیارێک لێرە کانسڵ دەکەی 102 گومرگەکەی دەدەی کە هاوردەی دەرەی دەکەی پێشتریش ئەو سیارەکە داخل بوو هەر گومرگت داوە باشە پاش وەختیش کە داخلی با بڵێن دەینێریە دەرەوە ئەویش هەر 102 ڕسومات و ئەوانە هەم بۆ حکوومەتی دێتەوە و هەم وەکو بازرگانەکانیش ئەوانیش تەبعاً ئیستفادەی لێ دەکەن بۆ خەڵک سوودێکی هەیە بۆ خەڵک بۆ نمونە بۆ بازرگانەکان زیاتر یعنی تو ئەوانی کە ئیشیان با بڵێن ئیشیان ئەو سیارانەیە یان ئیشیان ئەو ئیشەیە با بڵێن سیاری لێرە دەبنەوێ تاوان لێ بڕێک پارە زیاتر دەکا و ئەوان بازرگانەکان ئیستفادەی لێ دەکەن و جم و جۆڵی بازار لە ناو هەولێر با بڵێن لە ناو کوردستان بەعام زیاتر دەبێ ڕۆژانە چەند ئۆتۆمبیل داخلی ئێران دەبن بۆ فرۆشت؟ والله زۆرە من ئێستا ڤیدیۆم پێە با بڵێن بە سەدان ئۆتۆمبیل ڕاوەستاوە ڕۆژانە لێ بە خۆشمان زۆرمان ناردو ینی خۆتان ئەو کارە دەکەنوانی؟ بەڵێ بەڵێ خۆمان ئۆتۆمبیل نەقل دەکەن بۆ ئێران و بۆی کرد والله حسب ینی ئۆتۆم چەند حاضر بێ ئەوەندە دەبێت دەتوانێت حەز دەکەی 100 دانەی بنێرە لە ڕۆژێک ڕۆژانە 100 دانەتان ناردووە؟ نا بەس بۆ نمونە ڕۆژانە 25 سیارە 40 سیارە ناردومانە ئۆتۆمبیلانە چین کە چ جۆرێکن کە دەیبن زیاتر بابەتی با بڵێن وەکو ئەوە خەلیجیەکان با بڵێن ئیسترات سینیەکان لە لاند گرۆسەر و لە پرادۆ و لە با بڵێن ئاوتلەندەر و لە کرۆلا و ئەلەنترا و بابەتی خەلیجی زیاتریش سفر یعنی مستعمەلیش دەچێ مستعمل ئەویش دەڕوە با بڵێن خەلیجە لە ئێران بەچەند دەفرۆشت؟ لە مۆدیل 23 بەرەو سەرێ دەڕۆ بۆ نمونە 24 25 و ئەوانە دەڕوە 20 ناڕوە؟ نانە ئەو مۆدیلانە ناڕوە زیاتر مۆدیلەکانی کە لێرە ئۆتۆمبیلەکە بای چەندە لەوێ چەند دەکات؟ بە قورئان ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی ئەو دیو بزەبت دقیق نازانم چەندەکە بەس حتمما فەرقش سعری هەیە چونکە تێچووی هەیە با بڵێن تێچووی نەقلی هەیە تێچووی گومرگی لێرە هەیە و لەو دیویش ئەوانیش حکوومەتی ئێران گومرگێکی باش وەردەگرێ طبعا نرخەکەی بە 5 دەفتەر دۆلار بێ لەوێ بە چەندە؟ بە چەندەی فرۆشتنەوە؟ بەخوای ناڵم بزەبت دقیق نازانم چەندە نێڵێن باشتر پێشبینی لاند گرۆس دەڕوە هەتا با بڵێن ئەوەی کە لێرە بە 7 دەفتەر و 7 دەفتەر و نیوە لێوێ 10 دەفتەرە لەوانەیە زیاتر بێ شتە کەمتر بێ ئەو بابەتانە بەس تێچووشی هەیە بەخوای هەیەی تێچووی هەیە با بڵێن 102 گومرگەکەی هەیە ڕسوماتی هەیە و لەو دیویش تێچووی زۆرە کاریگەری بەسەر بازاڕی هەرێمی کوردستان دروست نەکردووە؟ بەتاکید باشتر بووە ئەدی جم و جۆڵ دەکەوێتە ناو بازار لە بابەتی خەلیج و لە بابەتی ینی ئەو سیارانەی کە بۆوێ دەڕۆن زیاتر ئۆتۆمبیل گران نەبوو لێرە؟ ئۆتۆمبیل بە لە ئەو بابەتانی کە باسم کرد ئەوانە هەمووی سعری فەرقی کردو بەخوای لە ینی لە گچکەی هەتا گەورەی جا لە تقریبا 1000 دلار هەتا 5000 دلاریش هەیە سیارە هەیە زیاتی کردو ئۆتۆمبیل لێرە دەفرۆشیان لە ئێران؟ ئەمە لێرەش دەفرۆشین لەو لاش دەفرۆشین لەو لاش خێری باشترە طبعا لەو لای باشترە طبعا فەرقەکی هەیە ئەدی ئەمە هەمووی با بڵێن بۆ ئیستفادەی کەس بۆ زەرەر ئەو شەی ناکە وانێ تا حەدێک زۆر بەردەکەوت پێشتر سعرەکان زۆر فەرقی کرد بوو با بڵێن لێرە لە ناوخۆیە تو کە شتە هەر لە ناوخۆ بوو هەر لە بازنەی خۆت بوو نەچۆ دەریان ئیستراد نەکرا با بڵێن خرازی بۆ نەکریان نەچۆ دەرێ فەرق دەکا سعر دایمەن هەم زۆر دێ و ناستە دەرێش هەر لە ناوخۆ دەسوڕێتەوە هەر کە سوڕاشەوە طبعا سعرەکان هەر وەک خۆی دەمێنەیان دادەبەزێ بەس هەر لەگەڵ ئەو قەرارەی با بڵێن لە خلالی هەفتەك 10 ڕۆژی سعری سیارەکان زۆر بەرز بوو